يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، سوپاس بۆ الله سبحانه وتعالى ئەمڕۆ ئێمە دوو جەژنمان بەیەکەوە بۆ کۆبەوە، بەشداریکردنمان لە جەژنی ڕەمەزانی پڕبەرەکەت، بەشداریکردنمان لە وتاری هەینی و نوێژی هەینی کە هەموو ڕۆژانێکی هەینی بۆ ئێمە ئیماندار سوپاس بۆ خوای پەروەردگار بە جەژنێکی دەبینین. بینینی ڕوخساری ئەم ئیماندارانە، گوێگرتن لە پەیامی خوای پەروەردگار، کۆبوونەوەمان لە ماڵی خوای گەورەدا، بەڕاستی ئەوە هەموو ڕۆژێکی هەینی جەنابەت بە جەژنی بزانە. جەژنی هەفتانەی ئێمە لەگەڵ جەژنی ڕەمەزانە بوو بە دوو جێژن. یا ڕەبی خوایە هەمیشە چاکەکانمان بۆ چەند قات کەی، بەڵام خراپە و موسیبەتەکانمان لەسەر لابەری. خۆشەویستانم، زۆر جار ئێمە کە دوعایەکی جوانە بە یەکتر دەڵێین یا ڕەبی هەمیشە لە جەژن و خۆشی دابی. ئەتەوێ هەمیشە لە جەژن دابی، یان ناونیشانی وتارەکەم بگۆڕم بڵێم کێ هەمیشە لە جەژندایە؟ چ کەسێک هەمیشە لە جەژندایە؟ هەموو ڕۆژێکی ژیانی وەکو ڕۆژی جەژن دڵخۆشیە. دوو کەس، یەکەمیان کەسی دڵپاک و دەروون خاوێن و بە قەناعەت، ئەو کەسی سینەی خۆی خاوێن کردوتەوە، قەناعەتی هەشە بەو بەشەی کە خوای پەروەردگار کە پێی بەخشیوە هەموو کاتێکی جەژنە، دایمە بێ موشکیلەیە. موشکیلەشی هەبێ ئەوەندە گەورە نییە بەلایەوە گرفتەکان بەسەری ئازاڵ بێ، لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەری نوێژدا بەسنا فڕیان دەداتە دواوە. دووەمیان کەسێک بۆ هەمیشە، نەک جاروبار، کەسێک بۆ هەمیشە خێری خەڵکی دەوێ، هەر کەسێک بەردەوام خێری خەڵکی بوێ. یەکەمیان بەدڵ دڵخۆش بێ کە خەڵکی دڵخۆشن، هەر کەسێک دڵخۆشی بەدڵ یا هات کە بینی کەسی بەرامبەری دڵخۆشە. دووەمیان بە کردار خەڵکی دڵخۆش دەکا یان گرفتیان لەسەر لادەبا. ئەو دوو کەسەش بەڕاستی هەمیشە لە جەژندان. سوورەتی پیرۆزی ئەلکەهف کە پڕیەتی لە بەسەرهاتی زۆر سەرنج ڕاکێش، ئەگە بە چاوی دڵ سەیری سوورەتی ئەلکەهف بکەی، بەڕاستی ئینسان دەرسی تەواوی ژیان وەردەگرێ. یەکێک لە بەسەرهاتە سەرنج ڕاکێشەکانی سوورەتی ئەلکەهف بەسەرهاتی موسا و عەبدەساڵحەکەیە کە زانایانی تەفسیر دەفەرموون ناوی خەضر بووە، یان لە کوردی خۆماندا پێی دەڵێن خدری زیندە. موسا و خەضر دوو وانەی گرنگ بە ئێمە دەڵێن. وانەی یەکەممان زۆر بەمان ئەمە دەزانین، مامۆستایانی بەڕێزی خۆشەویست بۆیان باس کردوین لە مینبەر و لە وتارەکانەوە، بەسەرهاتی گرنگ لە باسی موسا و عەبدەساڵحەکەدا یان موسا و خەضردا، دەرسی یەکەمیان پێمان دەڵێ ناڕەحەتیەکانی ژیان بەڕووکەش لە واقعدا خێری گەورەیان پێوەیە. بەڕووکەش زۆر موسیبەت ڕوومان تێدەکا، تەواو دڵگرانمان دەکا، بەڵام وەڵڵاهی لە پشتەوەی دوای ساڵێک دوو ساڵ یان لەوە ئەچێ لە کۆتایی تەمەنتە یان بە دڵنیاییەوە لە قیامەتە هەستی پێ دەکەی خواست چەنە تۆی خۆشویستووە کە ئەو گرفتەی هێناوەتە پێشت بۆ ئەوەی لە موسیبەتێکی گەورە لاتدا. تووشی شتێکی بچووکی کردووی لە ئازار، بەڵام گرفتێکی هەرە گەورەی لە لاداوی لە کۆتاییدا. کونبوونی کە شتێکە لە واقع و لە ظاهیردا کارێکی خراپ بوو، کە شتێوان دڵگران بوو. ئۆتۆمبیلی جەنابەت پارچەیەکی بشکێ دڵگرانت دەکا، لە شوێنێکا پەچی خستی بڕۆم بۆ لای فیتەر و کۆمەڵێ مەسرەفات بکەم، بەڵام لە دواترا دەرکەوت تەختە لێبوونەوەیەکی کە شتێکەی و عیبداربوونێکی خێر یەکجار گەورەی پێوە بوو، چونکە تەواوی ماڵەکەی لە دەست دەدا ئەگەر کە شتێکە ساغ بمایە. منداڵێک کاتێک کە لە دایک و باوکی هەڵدەگیرێ و خەضر بە زلەیەک دەیکوژێ، ڕواڵەتی بینینی ڕووداوەکە موسا نیگەران و تووڕە دەکا و دەڵێ بۆ منداڵەکەت بە ناحەق کوشت،
بەڵام لە پشتی ئەم جەرگ سووتانەوە خێرێکی یەکجار زۆری پێوەیە. ئەو منداڵە کافر دەبوو لە ئاخریدا، جێگەی دۆزەخ دەبوو. هەروەها دایک و باوکیشی گرفتار دەبوون و باوک و دایکیشی سەرگەردان دەکرد، منداڵێکی ناساڵح دەبوو. خوا لێی وەرگرتنەوە چونکە دایک و باوکەکەی خۆش بیست بۆ ئەوەی ئەولادێکی ساڵحیان بداتێ و ئەو مناڵەش دواتر نەچێتە جەهەنەمەوە جێگەی بەهەشت بێ. لە ڕووداوی سێمشیاندا کاتێک کە خضر و موسا دیواری منداڵێکی هەتی و ڕاست دەکەنەوە، دوو منداڵی هەتی و فیلمەدینە ڕاست دەکەنەوە، بەڵگەکە ئەوەیە وەکانە ئەبوهما صالحا. پێیوتین خەمی منداڵەکانت نەبێ بۆی پارەی حرامیان بۆ کۆ بکەیتەوە، خەمی مناڵەکانت بەوە بخۆ پارەی حەڵاڵ کۆ بکەوە، ڕوو لە خوا و خواناس بە خواپەکی منداڵەکانت ناخە. وەکانە ئەبوهما صالحا، پێغەمبەرێک و ئەولیایەکی خوا دەنێرێت دیواری دوو منداڵی هەتی و ڕاستکاتەوە لەبەرەوەی باوکیان کاتی خۆی پیاوێکی ساڵح بوو. هەروها پێشی وتین ئەبێ کۆمەڵگاش ئاگای لە منداڵی کەسە ساڵحەکان بێ. لە گەڕەکەکە تا لە ناو خزمەکان تا پیاوێکی بەڕێز و حەڵاڵ خۆر هەبوو دەستی بە کونە حرامەکاندا نەدەکرد لەبەرخوا کە مرد منداڵەکانی محتاج بوون، صفاتی موسا و خضرە ئاگاد لە منداڵەکانیان بێ. با خەڵک بێناز نەبێ، با خەڵک نەترسێ بڵێ دوای مردنم مناڵەکانم چیان لێ دێ. با ئێمە کۆمەڵگایەک بین ئەگەر بە ساڵحی ژیاین دڵنیا بین براکانمان لە دوای ئێمە چاودێری منداڵەکانمان دەکەن. بەڵام دەرسی دووەم، ئەم دەرسە زۆر بەمان دەیزانین. دەرسی دووەم کە زۆر گرنگە وتارەکەی ئەمڕۆم لەسەر ئەوەیە چەندە خێری خەڵکت بوێ ئەوەندە خوا خێر دێنێتە ڕێت. چەندە خێری خەڵکت بوێ ڕێک بە ئەندازەی ئەوە خوای گەورە خێر دێنێتە ڕێگای تۆ. هەموو کاتێکت دەبێتە جەژن. موسا و خضر دوو کەسایەتین عەوداڵی خێری خەڵکن، بەڵام بە جیاوازیەوە، هەر یەکەیان بە جۆرێک. پاداشتی خزری خێرخواس فریادڕەسی هەژاران سێشتە. ئەو خضرە ئەو عەبدە ساڵحە چونکە بەردەوام ئیشی ئەوە بوو کاری خەڵک ئاسانکە، گرفت لەسەر خەڵک لابە، خەڵکی دڵخۆشکە. خوای گەورە سێ خەڵاتیدا کە بە کەم خەڵکی تری نەبەخشیوە. یەکەمیان عەبدەن من عیبادینا، خوای گەورە هەڵی بژار کردی بە یەکێک لە بەندە هەرە چاکەکانی خۆی. ئەو مەدالیای کرد بە یەخەیە. عەبدایەتی بۆ پێغەمبەرانە، هەموو باسی پێغەمبەران بخوێنەوە. نیعمە العەبد عەبدەنا داوود ئەسڕا بعەبدیه لەیلەن. عەبدایەتی پلەیەکی زۆر بەرزە لە لای خوا، بەڵام بە تایبەت خوای گەورە ئەو مەدالیای بە خضر بەخشی. عەبدەن من عیبادینا، هەڵبژێردراوی ناو بەندەکانم. واللهی خضر بە نوێژ و ڕۆژ و حەج و عەمرەکانی ئەوەی وەردەست نەکەوت، بەس بە ئەوەی زۆر خەمخۆری خەڵک بوو. پلەی یەکەم. دووەمیان ئاتەیناه ڕەحمەتەن من عندنا، جاوەری یەک پڕیشکی ڕەحمەتی خوات بەرکەوێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە یەک زەڕ ڕەحمی خوا لە دڵیدا لینتە لەهم بوو بەو پێغەمبەرە پەڕەحم و میهرەبانە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەو ڕسوول اللهی یەک زەڕە لە ڕەحمی خوا لە دڵیداوە. خوای پەروەردگار بەرەی خزرەوە دەفەرمێ ئاتەیناه ڕەحمەتەن من عندنا، یەک ڕەحمەتی تایبەتی خۆمدا بە خضر. سبحان الله چ پلەیەکە. ڕەحمەتی تایبەتی ئەو مەدالیای دووەمە. سێمیان وعلمناه من لدنا علما، ئەو ئەوەندە خەمی خەڵکی بوو زانیاریەکم پێبەخشی کە پێغەمبەرانیش نەیان دەزانی. ئەوە تایبەت بوو بە خضرەوە. علمناه فێرمان کرد من لدنا لەلایەن خۆمانەوە. الله دەفەرمێ سبحانه وتعالى علما، یەک زانستم پێبەخشی. موسای کەلیم الله کە ڕاستەوە خۆ لەگەڵ خوا قسەی دەکرد ئەو زانیاری پێ نەبەخشرا بوو. هەر هەموو بەرهەمی چی بوو؟ بەرهەمی ئەوە بوو خضر ژیانی تەرخان کردبوو بۆ خەم خواردنی خەڵکی. بۆیە موساش خەمخۆری خەڵکی بوو، بەڵام بۆ عیلمە تایبەتیەی کە خضر هەیبوو نەیبوو. خضر دیوی ناوەی ڕووداوەکانی بە ئیزنی خوا دەبینی، موسای خەمخۆری خەڵکی دیوی ڕووکەشی ڕووداوەکانی دەبینی. هەردووچیان لە یەک تووڕە دەبن، بەڵام هەردووچیان خێری خەڵکیان دەوێت. هەر یەکەیان بە ڕجۆرێک. فانطلقا حتى ركبا في السفينة خرقها. سواری کەشتیەک دەبن. خضر السفينة سەیری وردی قورئان کەن ئەلفلامی لەسەرە. کابرای خاوەن کەشتی موسای نەناسی، بەڵام خضری ناسی. بۆیە ئەوەندە ڕێزی لێگرتن فارخۆنێک شوێنێکی تایبەتی لە کەشتێکەدا دانێ. دیارە کەشتێکە سەرنشینی یەکجار زۆری هەڵگرتووە. السفينة جیاوازە لە بەلەمێکی بچوو. سەفینەکە واتە کەشتیگەلی نەفەر هەڵگر بوو، زیاتر لە 200 نەفەری ئەو کاتەی ڕەنبێت تێدا بوو بێ.
شوێنی تایبەت و کورسی تایبەتی دانیا ژوورێک بە ئیسراحەتی دانیشن چونکە خضر پیاوێکی بەڕێز و ناسراوی ناو خەڵکە ئەویش خاوەن کەشتی دەناسی بەڵام کاتێک کە موسا دیقەت دەدا خەڕەقەها کەوا خضر هاتووە بە دەمی شتێک وەکو بڵێ جەرنەفیزێک ئاسنێک وا کەلێنێک دەکاتە کەشتێکەوە تەختەیەکی عیبدار دەکا ئەوێ بیشکێنێ وردە وردە ئاو دێتە ژوورەوە لەو کاتەدا موسا تەحەمل ناکا موسای خێرخواست خەمخۆری هەژاران بە دیمانی کونکردنی کەشتێک و عیبدارکردنی ئازار دەشێژێ قال أخرقتها لتغرق أهلها ئەتەوێ لە زیاتی پیاوەتی پیاوێک ڕێزی لێگرتین کرێی لێ وەرنەگرتین ژووری تایبەتی داینێ پیاوەتەکەی بەوە دەدەیتەوە کەشتەکەی کوندەکەی و ئاو هاتە ژوورەوە لتغرق أهلها ئەزانی وردە وردە ئاوا بڕوا ئێمەدا دەبەزین بەڵام ئەمە بەردەوام نەفەر هەڵدەگرێت لتغرق أهلها هەرچی دانیشتوانی ناو ئەم کەشتێ هەر هەموو غەرق دەبن و تێدا دەچن بەڕاستی کارێکی نابەجێ و نائینسانیانەت کرد ئەی خەڵەر زوو هەڵدەچین ئێمە زۆر جار زوو تووڕە دەبین چاوەڕێ ناکەین بزانین ئەنجامی ڕووداوەکە دەبێتە چی بەڵام ئەوەی من مەبەستمە سەیری وردی قورئان کەن بەڕێزان نەیفەرموو قال أخرقتها لتغرقنا هەموو جا پێتان دەڵێم قورئان هەش شەر نێبی خوێنیەوە تەرجمەی کوردیشی جنیە تەرجمەی ناو حرفەکان پێت دەڵێ ئەگەر ئەم وشەیەکی کە بووە یەک کتێبی لەسەر دەنووسرا نەیفەرموو لتغرقنا ئەتەوێ کونی کەی بۆ ئەوەی غەرق بین چونکە بەسەو دوانە یەکتریان دەناسی باقی کەشتیگەر نازانن کێی تێدایە کەچی موسا خۆی لە یاد دەکا باسی خۆی ناکە بڵێ دەتەوێت غەرقمان کە یعنی خۆم و تۆ لتغرق أهلها والله خەمی خۆمم نییە خەمی ئەو خەڵکە بێتاوانەمە کە لەو کەشتێدایە جا بەڕێزان دیقەت بدەن دیقەتی قورئانی چەند وردە ئەوانەی سواری کەشتیەک دەبن بەخوا کافری تێدایە مسلمانی تێدایە ساڵحی تێدایە تاڵحی تێدایە عەرەقخۆری تێدایە سوزدەبەری شەوانی تێدایە بەڕۆژووکاری تێدایە بێڕۆژووی تێدایە ئێستا تۆ دەچێ ئۆتۆمبیلێکەوە هەمووی تێدایەیاندا گەشت دەکەی بچی بۆ ئەوروپا فڕۆکەیەک لە ساڵحەوە تا تاڵح لە عەرەقخۆرەوە تا عومرەکان هەمووی تێدایە هەمووی کۆ کردوتەوە موسا ناڵێ لەوە چێ نیوەی بێدین بێ خوا بکەم هەموویان غەرق بن ناوەڵڵا من خەمی یەک بەیەکی ئەو خەڵکەمە من خەمخۆری خەڵکم دەمەوێت کەشتی ژیانی خەڵک غەرق نەبێ بۆیە بەڕێزان سێ جۆر مرۆڤ هەیە ئەوەی لە ئیسلامی حەق حاڵی بوو بێ ئەوەی دینی حەقی خوای پەروەردگار و ئەم قورئانە باسی دەکا دایمە خێر و بەرەکەتی بۆ هەموو کۆمەڵگا دەوێ واللهی ئێمە ئیسلام خواست خەممانە ئەم وڵاتە تێکچێ ئەمانەوێت کەس سەرگەردان نەبێ ئەمانەوێت کەس خوێنی نەڕژێ ئەمانەوێت کەس ماڵ کاول نەبێ ئەمانەوێت کەس منداڵی هەتیو نەبێ ئەوە دیدی ئینسانی مسلمانە کە لە قورئان حاڵی بوو بێ با کۆمەڵگە هەمووی سەلامەت بێ ئێمە نامەنێ بێدینەکانیش غەرق بن ئەمانەوێت ئەوانش ڕۆژێ ئیمان بێن و بە ئیزنی خوا سەلامەت بن ئەها چاو لێ ئەم دیدەی خضر چەند گەورەیە موسا چەند گەورەیە لتغرقنا لەبیر چۆتەوە ڕۆژی نەفسیە کە کەشتی غەرق بوو هەر کەسە خۆی ڕزگارکە بەڵام ئەو خۆی لەبیر چۆتەوە لەبەر خاتی خەڵکەکە ناڵێ لتغرقنا دووەم جۆریان کەسانێکی خۆویستن ئەڵێ لتغرقنا کاکە ئەگە خوا خەمی خۆممە ئەیناکە خۆم دابەزیم خۆیە کە دوای 2 سەعاتەوە غەرق دەبوو من خۆم ڕزگارم بێ حەقی خەڵکم نییە سێمیان کەسی حاقیدا کەسی حاقید دەڵێ خۆزگە بۆ خۆشم بخن کامایە و کەشتێکەش هەمووی غەرق بووبوویایە بۆی بەخۆمەوە عالەمەکەش هەمووی وە کابرا خۆیان تیرۆریستە خۆ دەتەقێنێتەوە ئەڵێ خۆم دەکوژم بۆی عالەمیش بکوژم ئیترەمە لەکوێ ئیسلامات جێی دەکەیتەوە ئیسلامی ئێمە ئەو قورئانە پێت دەڵێ دەبێت خەمی هەموو کۆمەڵگات بێ ئەوە صفاتی ساڵحانە ئەوە صفاتی پێغەمبەرانە لتغرق أهلها بۆیە خوای پەروەردگار ئەم مەشهەدە تۆمار دەکا ئێمە زۆر جابیرمان لەم ئاەتی قورئان نەکردوێتەوە ئەمە گەورەی موسا و خضر دەردەخا خضری خەمخۆریش جواب دەداتەوە ئەڵێ پەلەمەکە برام پەلەمەکە ئێستا بۆ دڕون دەکەمەوە تۆ ڕووکەش دەبینی و حەقی خۆتە ڕەخ نەبگری بەڵام منیش دیوی ناوەی ڕووداوەکە دەبینم فأردت أن أعيبها چونك وكان وراءها ملك يأخذ كل سفينة غصبا والله براكم سيدي دقي قرآن كان لسان لردا فأردت أن أعيبها نك فخرقتها ناڵێ وێرانم کرد و شکاندم فأردت أن أعيبها ویستم عیبداریکەم ناڵێ کونم کرد و شکاندم ئەڵێ ویستم عیبداریکەم بە ویستی خۆم ئەم کارم کردووە بۆچی چونکە خوای پەروەردگار بە عیلمی ئەزەلی خۆی ئاگاداری کردم
لەو بەرەوە سەیتەرەیەک دانراوە پاشا لە جیاتی خزمەتکاری خەڵک بۆتە گیرفانبڕی خەڵک. واللهی هەر کەشتێکی ساغ و سەلامەتی دەستکەوێ غەسبە داگیری دەکا و بۆ سوپاقی خۆی دەبا. ئەم کەشتێش لیمەساکینە یعملونە فی البەحری، چەند خەڵکێکی هەژار بە یەکەوە ئەم کەشتیان کڕیوە، شەو ڕۆژ فەقیرە لەم بەحرەیان چەند دینارێکی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵیان بەرنەوە. من دەمەوێ ئەو هەژارانە بێنان نەبن، بێکار و کەسابەت نەبن. ویستم عیبێکی تێدا پەیدا بکەم، دڵنیا بە بەیەکەوە دەیبینین پیاوانی پاشا کە سەیریان کرد کورە بابام کەشتێەوە ئاو دەدزێەوە خەریکە ئاو دێتە ژوورەوە نانە بە کەڵک نایە بە فڕێدنەوە بەیانی هەر دەبێ مەسرەفی لێ بکەین. کابراش دوو بزماری لێدا و تەختەکە چا دەکاتەوە خوای گەورە لە بەڵایەکی گەورە پاراستی. من خەمم بوو تۆش خەمت بوو، هەردووکمان ڕاستمان کرد. العمل بأخف الضررين سياسة الأنبياء، سیاسەتی پێغەمبەران بەڕێزان ئەوەیە دوو زەرەر هەن، دوو زەرەری گەورە. پێغەمبەران هاتوون زەرەرە بچووکەکە بێنن بۆی زەرەرە گەورەکە لاچێ. واللهی ئێمەش جاری وایە عەرەق بۆ خەڵک حەڵاڵ ناکەین. کابرایەک لە من دەپرسێ مامۆستا 42 ساڵە سوزدەیەکم بۆ خوا نەبردووە، شەو ڕۆژ خەریکی سەرخۆشی و مەستی عەرەق بووم. بڕیارم داوە لە ڕێی گوێگرتن لە چەند وتارێکەوە نورێکی خوا کەوتۆتە دڵمەوە ڕۆژێکی جومعە بکەم. ئەبێ بڵم کاکە خوا قبوڵی ناکە، بڵێ وەڵڵا برا یەک بز بەرەو خوا وەرە، خوا دە هەنگاو بەرەو ڕووی تۆ دێ، تۆ بەس وەرە ئەم دی و ماڵەکەی خواوە، خۆ ماڵی مامۆستا فڵان کەس نییە، ئەوە ماڵی ئەڵڵایە، دەرگات بۆ دەکاتەوە. دواترەکە بڵێ دوو نوێژ دەکەم وسیان ناکەم، بڵێ برا بۆ حەد دەستت خۆش بێت، تۆ ئەولیا ئەڵڵای لە دوای 42 ساڵ بێدینیەوە بێی لەسەر بەرماڵ ڕاوەستی دوو نوێژ بکەی، ئەوە هەر زۆر زۆرە. دواتر کابرا بڵێ وازم بۆ لە عەرەق ناهێنرێتە، بەڵام بەڵڵاهی دڵم دەخوازێ ئەو کەعبەی ماڵی خوا و قەبری پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینم، دڵم بۆی دەکڵێ، ئەها ئیمانەکە دەگەشێتەوە. ئەبێ بڵێ یان نابێ عەرەق بخۆیەوە بە حەیاتی نابێ بیخۆیتەوە، یان نابێ عەمرە و ماڵی خوا بکەی و بزیارەتی قەبری پێغەمبەر بکەی صلی الله علیه وسلم. نەوەڵڵا ئەبێ بڵێ جارجار قومێک عەرەقیش خۆ بەزەوەندە سەرخۆش نەبی بڕۆ عومرەکەت بکە. اتخاذ أخف الضررين سياسة الأنبياء. بەڕێزان ئێمە لە قورئانەوە باسی شتەکان بۆ خەڵک دەکەین، ئێمە دیوی پشتەوەی ڕووداوەکان دەبینین کە لە دواترە کابرا واز لە عەرەقیش دێنێ، عمرەش دەکا، ناوی خۆی بۆ حەجیش دەنووسێ، وردە وردە پێنج فەرزەی نوێژیش لە مزگەوت تا دەکا و نوێژی بەیانیانیش دەکا. خزر یەقینی هەیە کەشتی کابرا داگیر دەکرێت، کەشتەکەی لە ناو دەچێت، با یەک تەختەی نوقسان بێ باشترە من زەرەرێکی لێ بدەم کە بە عەقڵی موسا و هەموو دنیا بینەکان ئەمە کارێکی ناڕەوا بوو. بەڵام دەزانم لە پشتەوە من خەریکی چیم و بەرنامە ڕێژیم چییە. با بەم دڵ و دەروونەوە بژین. واللهی ئەم دڵ و دەروونە هەموو ڕۆژێک خوای گەورە بەرزت دەکاتەوە. موسا هەمیشە بەرزە، ئەو پێغەمبەرە ئازیزە، ئەو قورئانە بخوێنەوە هەمووی باسی موسایە. موسا ئەزانی بە زۆری نوێژەکانی نەبوو بەو پیاوە، بەو خەمخۆریەی کە بەردەوام لەسەر خەڵک بەجواب بوو. خەزریش بەڕێزان بە زۆری تەسبیحاتەکەی نەبوو، بە زۆری نوێژە سونەتەکان و ڕۆژە سونەتەکانی شەشڵانیشی نەبوو، بەوەی کە عەرزم کردن خەزر صفاتی ئەوە بوو هەمیشە خەمخۆری خەڵک بوو، بەردەوام دەگەڕا خەڵکی لە گرفت ڕزگارکە. واللهی ئاوا بژین ئەم دڵ و دەروونەت هەبێ هەموو ڕۆژێکت جەژنە. کەواتە خۆشەویستم دەروون پاک و دڵ پاک بە، خێری خەڵکت بوێ، بەردەوام ئاسوودە و ئیسراحەتی هەموو ڕۆژێکت جەژنە. یا ڕەبی خوایە هەموو ڕۆژێکمان جەژن بێ. یا ڕەبی خوایە ئەم برایانەم خوشکانیشم لە بەس یافرەتان بەم ڕۆژەک کە نوێژی جەژنیشیان کرد عزری شەرعیشیان هەبوونێنەوە مزگەوت، بەڵام لەبەر خاتری تۆ هاتنەوە ماڵەکەی خوایان ئاوادان کردەوە. یا ڕەبی خوایە لە منیش و لەم برایانەشم خۆش بێ. یا ڕەبی خوایە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ. خوایە لە قورئانەکەی خۆت جوانتر و ورتر شارەزامانکەی، بە پەیامی ئەم قورئانە بەختەوەرمانکەی. یا ڕەبی خوایە دڵ و دەروونمان خاوێن کەی خۆشی خەڵکمان بوێ. یا ڕەبی خوایە ئەوەندە دەستمان کراوە بێ بتوانین ڕێنمایی خەڵک بکەین بۆ خێر، خەڵکی لادەین لە بەڵاو مصیبەت. یا ڕەبی خوایە ئەوەندە دەسەڵاتی خێرمان بدەیتێ مادی و معنەوی کە بتوانین بەدەم موسڵمانانەوە بین. ئەگە بتوانین قسەی خێر بکەین، بتوانین خەڵکی ڕزگار بکەین، بتوانین هاوکاری خەڵک بین. خوای دڵ و دەروونمان پاکەیەوە لە هەموو حقدۆک و ڕق و قینێک. یا ڕەبی خوای دڵ و دەروونمان پاکەیتەوە برایانی موسڵمانمان، ڕقمان لە کەس نەبێ و خەڵک ڕقی لێمان نەبێ. یا الله ئەوانەی نەخۆشن شیفای بە خێریان بدەی. یا ڕەبی خوایە لەم ڕۆژی دوعا قبوڵ بوونەدا لەگەڵ ئەم خۆشەویستانەدا لەگەڵ ئەم دەستە بەدەست نوێژانەدا لێت دەپاڕێمەوە. یا الله ئەوەی نەخۆشە شیفای بدەی، ئەوەی دڵ بە خەمە دڵی خۆشکەی، ئەوەی لێ قەوماوە بێ بەهانە و هاواریەوە. یا الله ئەوانەی لە سزنەکانان هەیە بە بوختان گیراوە، بە ناحەق گیراوە، لە ماڵ و منداڵی دوورە و منداڵەکانی چاو بە فرمێسکن. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە.
یا ڕەبی خوای ئەوانەی دوورە وڵاتن ئەو کوردانەمان کە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدان یا ڕەبی خوای دینەکەیان سەلامەت بێ یا ڕەبی خوای ئەخلاقی کوردەواریانیان سەلامەت بێ خوای هەر دایک و باوکێک ئێستا ڕۆڵەکەی لە ئامێزیانە و جەژنی لەگەڵانە کردووە یا ڕەبی خوای ڕۆڵەی هەموو لایەکمان سەلامەت بکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئەوانەی چاوەڕێی مناڵێکی ساڵحن یا الله ئێستا دڵنیام دوعاکان وەردەگیرن خوای ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ربي خواه أولاد الصالح بحمل ببخشي آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.